ساڵی ڕابردوو زۆرترین حاڵەتی دەستگیرکردن و دادگاییکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانی مەدەنی لە بادینان تۆمار کرا. نزیک بە 100 چالاکوان و ڕۆژنامەنووس و مامۆستا دەستگیر کران و بەشێکیشان بۆ ماوەی 6 ساڵ زیندانی کران و بەشێکی دیکەشیان تا ئێستا دادگایی نەکراون. پارێزەرانی کەیسی دەستگیرکراوانی بادینانیش باز لەوە دەکەن لە سەرەتادا 7 کەس دەستگیر کران، بەشێکیان سزادران و بەشێکی دیکەشیان ئازاد کران. لە ئێستاشدا کەیسی 6 کەسی دیکە نێردراوە بۆ دادگا، بەڵام تا ئێستا وادەی دادگاییکردنیان دیاری نەکراوە. گۆڕانکاریی زۆر لە ناو هەیئاتەکانی محکمەی تمیز کرا و لە سەرۆکی دادگای تمیز کرا. پێمان وایە جارە گۆڕانکاری لە مۆزوعەکان ڕوودەدا و ئەو بەڕێزانەی کە لە محکمەی تمیزن بە ئاسانی قەنەعەتیان نایە کە ئەو خەڵکە هەر بەپی تەنها مخبری سەڕی و شایەت سەڕی حکم بکرێتن و تەواو کۆتایی پلەی بنبڕەوە بگرێت. هەر ئەمڕۆژ 6 کەسی تر لە ڕاگیراوانی بادینان کە خەڵکی شیلات زێنە ئەوراقەکانیان لە ئاسایش هاتۆتە محکەمە. ئەوانیش هێشتا موعیدی محکەمەیان بۆ دانەندرایە، لە چەند ڕۆژە ڕابردوو موعیدیانە بۆ دانەدرێ، موعیدەکەتان پێ ڕادەگەیەنین. یەکێکی تریش لەو ڕاگیراوانە ئەوەیە بە ناوی بێریڤان ئەیوب، ئەویش بە هەمان مادە 1 لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمان بە هەمان شێوە یەک لە گیراوانی بادینانە ئافرەتە کە خاوەنی 5 منداڵە، ئەویش چاردەی دوو موعیدی محکەمەیەتی. لای خۆشیەوە چاودێرێکی سیاسی پێی وایە سەرکوتکردنی ئازادیەکان لە تەمەنی حکومڕانان کەم دەکات و دەستگیرکردنیان تەقینەوەی ناڕەزایەتی بەدوادادێت. هەر دەسەڵاتێک ئەگەر دەیەوێ درێژە بە دەسەڵاتەکەی خۆبدا لە پێناومانەوەی خۆی بێ بە سەرکوتکردن بمێنێتەوە، بەڕاستیەوە فێڵ لە خۆی دەکاتن، چونکە مانەوەی هەر دەسەڵاتێک گوێگرتنە لە داواکاریەکان و داخوازەکانی خەڵکی بەگشتی و چ جایەوە چالاکوانان. جا چالاکوانان جارە بەشێکی زیندوی ئەم کۆمەلگایان هەمویان ئەوەی کە هاتوون تەنها داواکاری شخصی خۆیان نیە، بەڵکو داواکاری هەموو خەڵکی کوردستانە بەگشتی. جا هیوادارین بەڕاستی دەسەڵات ئەو پەیامە لە گوێی خۆی بگرێتن و بە هەندیان وەگرێت داواکاریەکانی وان داواکاریەکانی ئێمەشە، بیر لەوە نەکاتەوە زیاتر ئەو ئازادیە بەرتەسکاتەوە لە خەڵک، چونکە لە کۆتاییەکەیدا ئەوەی کە زەرمەندی یەکەم دەبێت دەسەڵات خۆیتی. بەهۆی خراپی حکومڕانی لە هەرێمەوە لەلایەن پێکهێنەرانی کابینەکانەوە هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانیش بۆ دەربڕینی ناڕەزایەتی ڕژانە سەر شەقامەکان. بەو هۆیشەوە ژمارەیەک لە خۆپیشاندەری هاوڵاتی کوژران و ژمارەیەکی بەرچاویش لە چالاکوانان و ڕۆژنامەنووسان دەستگیر کران و بە جۆر و ئاستی جیاواز سزادران. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.